دەستان خۆش بێت سڵاوتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بەیانیتان باش هیوای دەستپێکی ڕۆژێکی باش بۆ ئێوەی عزیز و خۆشەویستە خوازین ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەتمان هەیە و کۆتا هەینی ساڵی 2024 هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشیتان بۆ خوازین بەرنامێکی تایبەتان پێشکەشەکەین هونەرمەندمان لایە و کۆمەڵی موزیسیانی زۆر دەستڕەنگینمان لایە بەرنامەکەتان بۆ جوانتر و ڕازاوەترەکەین هیوادارین ئێوەش کەمتر لە دوو کاتژمێر لەگەڵمان بمێنەوە بینەری پرۆگرامەکە بن چونکە بەشی دووەمی بەرنامەکەمان سوپرایزی دیایە. بەڵێ دەست خۆش بێڕەوان دەست خۆش ئەزیزانی ئەمە جوانترین سڵاوتان لێبێت لە کۆتاهێنی ساڵی 2024 هیوادارم هەینێکی خۆشتان هەبێ بتوانن کاتێکی خۆش لەگەڵ خێزانەکانتانە بەسەر برن لەوانەیە هەمومان لەم ساڵدا کۆمەڵە خۆشی و ناخۆشیمان بەسەرا هاتبێت بەڵام هیوادارم لەوەی کە هەمومان بتوانین ساڵ بین بەسەر ناخۆشیەکانە و خۆشەکانیش هەمیشە بەردەوام بێت لە ژیانمانە هیوادارم ئەمڕۆ بتوانن دوای جەنجاڵێکی زۆر لە هەفتەی پێشوو ئەگەر کارێکی زۆرتان هەبوو بێت ئەمڕۆ کاتێکی خۆش بەسەر بەرن لەم کەش و هەوا ساردە خۆشەشدا هەواکەی گۆڕی بوو بە زستانە پێوە بەدڵنیاییەوە بەیانێک دۆزبارانیش باری بوو لە گەڕەکی ئەمەیتر نازانم تۆزێک باری پێشبینیەکانی کەش و هەوا بێت ئەمڕۆ ئەگەری بەفربارینیش هەیە زۆر باشە اینجا هیوادارم ئەمڕۆ بتوان کاتێکی خۆش بەسەر بەرن لەگەڵ خێزانەکانتانە و ئەگەر ئەوانەشی کە کاریان هەیە و مەجبورن ئەمڕۆ بچن بۆ سەرکارەکان هیوادارم لە کۆتاییا بتوانن کاتێک بمێنێتەوانێ بۆ خێزانەکانیان وەکو ئێمە هەموو هەینەکانمان تایبەت کردووە هەینەکان تایبەتە لە بەروکەوە ڕۆژی پشوتانە لە ماڵەوەن هەڵمان ناوە پڕ بێت لە بەرهەمی میوزیک و گۆرانی بۆی کا بتوانن کاتێکی جیاوازتر بەسەر بەرن لە چاو ڕۆژانی تردا ئەمڕۆژ ئێمە گروپێکی میوزیکمان لەگەڵا و هەروە لەگەڵ هونەرمەندێک گروپە میوزیکەکە هەرێک لە کاک ئەرکان و کاک ڕێباز و کاکێدی و کاک ئەیاد بەینتان باش سڵاوتان لێبێت زۆر سپاس کە هەینیان لەگەڵ ئێمە بەردەوامن زۆر سپاس هەروە هونەرمەندێکشمان لەگەڵایە ئەویش زۆر بەڕێز کاک ئەحمەد وەلید ساو لێبێت و بەخێر بێت هەر باش و سەلام سپاس بۆ خۆم هەر باش بیت ئینشاءالله کۆتا هەینی ساڵی 2024 ئەم ساڵ بەگشتی چۆن بوو؟ ئەم ساڵ بۆ من زۆر جیاواز بوو یعنی توانم بڵێم باش بوویان 50 بە 50 توانین وا حساب بکەین باشەکانی چی بوو خۆشیەکانی چی بوو توانی ئێمەش بیزانین هەوادارانیش بیزانن ئەکسەریەتی تەمەن کە ئەڕوا ینی چ خۆشی بێ و چ ناخۆشی بێ المهم بە باشی بیگوزارێنی سپاس بۆ خوا کە باشترین دەرفەتمانەوەی کە لەشمان ساغا کە وردە وردە ئەتوانین هونەرەکەمان بەرەو پێشتر بەرین و تەسەورەکەم باشیەکەی تۆزە زیاتر بێ باشە پلانت هەیە بۆ ساڵی 2025 کە ئەم باشیە تۆزە زیاتر بێ بکەیت بە باشی تەواوەتی بەتاکیت خۆی ئەڵێ هەنیشت هەیە کە پلانی بۆ دانی لەوانێت تێک چێ بەڵام بەڕای من لە کاری هونەریەوانە پلان بۆ هەموو شتێک دابنێ ئەگەر باشە باشتری بکەی ینی تەسەور ناکەم هونەر قەت خراپ نییە بەڵام ئەوەی کە تۆ توانین زۆر بەرەو پێشتری بەری زۆر باشە جاوەتە ئەم ساڵ 50 بە 50 بوو ئێمە هیوادارین ئەم ساڵ کە ساڵی 2025 کەیەتەوانێ ئەم جارە بڵێ لەسانەوە بە لە سەیاتە بەس لە بەرەوەی لە هەموو ژیانی هەمومانە خراپیشی تایە و بارودۆخی سەختیشمان بەسەرات با سەرتا باس لە ئەزمموی کاری هونەری بکەین بزانینەکەی و دەست بە کاری هونەری کردووە من نەبێ بە قسەیەکی دایمی کە لە مناڵیەوە حەزم لە هونەر هەبووە و عایلەیەکی ئێمە هونەری بووین بەڵام سەرەتای دەستپێکردنی منە گەڕێتەوە بۆ کۆتایی 2014 کە زۆر حەزێکی تایبەتم هەبوو بۆ ئامێری پەرکەشن بەعام تا چوومە لای مامۆستا جەنگین لە ناوەندی مەحوی کە بووم بە فێرخوازی ئامێری زەڕب بەردەوامیم پێەیە کە سپاس بۆ خواستێکی زۆر باشم تێپەڕان تا لە کۆتایە توانیم بچمە کۆلێژی هونەر بەشی میوزیک و سپاس بۆ خوا ئێستا قۆناغی چوارەمم لە قۆناغی چوارەمی کۆلێژی هونەری کۆلێژی هونەر بەشی میوزیک هەنگاوی دواتر چیە بێت؟ خوێندن خۆشە بە تەسەوری من لەوانەیە پەرەی پێ بم و بەردەوام بووم لەگەڵیا لە پاڵەوەیە ئینشەڵا ئەگەر بتوانم تەمان هەموو شتێک بڵێ مقەدەر نەبێ لەسەری بۆ ماستەر و دکتۆرە ئەگەر توانیمان هەر لە هونەرە بەڵێ کاتە تۆ ئەتەوێ ئەم هونەری کە دەستت پێ کردووە هەمیشاڵێن لەوەگەر کارەکان بە شێوەیەکی ئەکادیمیانە بێت باشتر و زیاتر ئەتوانی پەرەی پێبیت و ئەتێ بە شێوازێکی ئەکادیمیانە بەردەوام بیت لە هونەرەکەتە لە دنیای بۆ نموناگەر تۆ بچیتە هەر وڵاتیشکە خۆ تۆ شەرت نییە هونەر بەس لە وڵاتی خۆتا بکەیت کە هاوزمانی خۆتن چوار ڕۆژیکە لە شوێنیشکە هونەرەکەی هەریەکەوە لە وڵاتێکەوە هاتوو تۆ زمانێک کۆ تەکاتەوە
ئێوە زمانە توێ کادیمی بیزانی زمانی نۆتەیە زمانی نۆتەکانی لە پێش هەموو شتێکەوە بۆ کەسی هوەری تۆ کە چیتە هەر وڵاتێک هەر کەسێکت بینی و هەر کەسێکت ناسی زمانەکەشی نەزانانی بەس تۆ زمانی نۆتەکەی زانی دەستە خۆش بێت گفتوگۆکانمە بەردەوامیە بێت بەڵام بابزانین بەرهەمی یەکەم لەگەڵ هاوڕێیان ئامادەتان کردووە چ بەرهەمێتە بەرهەمی مامۆستا نەجمەدینی وڵامیە هیوادارم بەدڵتان لێت نەشکە باگوێمان لێ بێ هەمان ئێمە بینەرانیش فەرموو
ڕۆژی ژینی عەزیز جایان سەربەست و ئازاد تا ڕۆژی ژینی عەزیز جایان سەرمەست و ئازاد سەربەرز بتبینم عەزیز جان سەرمەست و دڵشاد سەربەرز بتبینم عەزیز جایان سەرمەست و دڵشاد دەستەکانە خۆش بێت دەنگە هەر خۆش بێت دەستان دەستان خۆش بێت. خۆش بێت دەستان خۆش دەست کاک ئەحمەد دەنگت نارزێ دەستەکانە خۆش وتنەوەی بێت ئەم بەرهەم و ئەم شاکارانە گران نییە ئەگەر حەز هەبێ نا و ئەو ئیشانش کە مامۆسایان پێش ئێمە وتویانەتەوە و بۆی ما بێ بە شانازیەکی زۆر گەورە بەڵێ کەس و سەلیقە و حینی حەزەکە دەورە بینێ بۆ نمونە هەر کەسێ و ستایلی خۆیەتی بەڵام من ئەم ستایلم پێپەسەندە دەستی خۆش سەباتاچن ئیشکردن قورستە لەسەر و بەرهەمانە کاتێک کە ئەتەوێ بیڵێیتەوە هەم بۆی ڕەسەنایەتەکەی بپارێزی هەم بۆ زیندوو بوونەوە لە بەرێمە هەمیشە ئاماژە بەواکەین لەوەی کەمانەوەی ئەم بەرهەمانە بوونەوەی ئەمە زۆ گرنگە بۆی بزانن کە هونەرمەندانی پێشووتر ئەوانە کێسە لە ژیانە ماونوانش کە لە ژیانە نەماون چەند ئەستەمیان کێشاوە بۆی ئەم هونەرە بەم بەرهەمە جوانەوە بەم کارەوە بهێڵنەوانێ بۆ هونەری کوردی و ڕەسەنایەتی هونەری کوردی ئەو هونەری کە لە پێشترا هەبووە زۆر باڵا بووە ئێمەی گەنج کە تازە هاتوونێتە ئەم دنیای هونەریەوە ئەوەی کە لەسەر ئێمەگە بتوانین جوانی بکەین ئەگەر نەمانتوانی جوانیکەین با بە خاصێتی خۆی بهێڵینەوە ینی تێکی نەدەین یانی تۆ سێری مامۆستا حەسەن زیرەکە هەتا یەک کورد ما بێ حەسەن زیرەکە مێنێ لەبەری هونەرەکەیەوە بەرزە یعنی تۆ ئەگەر بیت گۆرانیشی ئەو بڵیت وەکو خۆی مەیڵێ چکەوە حەسەن زیرەک بوو تۆ نابی بوو تۆ خۆت بە وەکو خۆت بیڵێ بەڵام ئەگەر جوانترە نەکرد تێکیشی تێکی مێ باشە دەستی خۆش بێت باس لەوە کرد کە لە قۆناغی چواری کۆلیژی هونەرە جوانەکانی لە بەشی موزیک تا چەند گرنگە ئەوەی کە گۆرانی بێژە موزیکش بزانێت شارەزای لە موزیکە هەبێ بەتاکید ئەو کەسی کە قەرار وایە گۆرانی بچڕێ بەڕای من دوو شت هەیە کە بێ بیزانێ یەکیان کە نەڵم ئامێرەکەی خۆمۆمانە ریتمە ینی ڕیسمی تیاابێ ئۆکەی و لەگەڵەوەیە ئامێریشی کە بزانێ بۆ پاکبوونەوەی دەنگی بۆ نمونە تۆ هیچ نەبێ پیانۆیەک بزانی کە بتوانی سۆڵفێجی دەنگی خۆتی لەسەر بکەی و ئەگەر بۆ نمونە مامۆسایەکی خۆشتت نەبێ خۆت مامۆسای خۆت بیانی لە ماڵۆ بتوانی بە ئاسانی ئەو پەیژانە بە تاواتی بڵێ ینی بەڕای من ئەوەی کە گرنگە ڕیتم هەبێ و ئامێریشی کەش ئەگەر تەواو شارەزایت لەسەر میوزیک و لەسەر ئامریکی مۆزیقیش نەبێت بەس گرنگە شارەزایەکی کەمیشت هەرتیابێ هەر باشە بەتاکید ینی فەرقی ئەو کەسێک کە ئەکادیمی و ئەکادیمیە ئەلێرا دەرەکەوێت هەموو کەسێک توانێت گۆرانی بڵێ بەڵام هەموو کەسە ناتوانێت ئەکادیمی گۆرانی بڵێ هەر ئەوەی کە بە کاگەرکانەڵی لێرەوە لایەکم بەرێ ئەبێ هەر بەڕاستی بیزانی کە لاچیە وایە زۆر باشە باشن لە گروپی موزیک بزانین چیتانە بۆ لە 2024 چۆن تێپەڕیوە بۆتان 2024 زەمەکەکە گەداگیر سێنی سپاس دەکەم بەعنی باش زۆر سپاس هیوای ساڵێکی تازەی جوان و خێر و خۆشیە خوازم بۆیە بۆ هەموو بینەران زۆر سپاس 2024 زۆر باشە جازم مەکەکەمان تۆزێ کێشەی تیاتە هاوکارانمان چاکەکەن اینجا ڕۆندێمە هەمیشە ئاڵێن لەوەی کە هەر ساڵێک تێ ئەپەڕێت لە تەمەنی ئێمە ڕاتە چونەکەمە زۆر پەلەمانە کە ئەم ساڵ تێپەڕێت هەمومان پەلەمانە بەڵام دوای سێرەکە نەمە لە تەمەنی خۆشمانە کە ڕۆشتوە ئەم ساڵە بەڵام هیچ ساڵێک نێنەوەی کە بڵێن ئەم ساڵمان هەر هەمووی خۆشی و هەمیشاڵێن ئەگەر ناخۆشیەکان نەبێت ئێمە چێژی خۆشیەکانیش ناکەین چیشمان هەیە خۆمان پێوەگرتووە ئەم ساڵ خۆزگەم بەپار هەستەکەم خوشمان بۆ گرتووە هەندێک ساڵ هەیە کە زۆر ناخۆشە بەڵامەوەیت بەسەر دەمانەوەڵێن ئەم ساڵ خۆزگەم هەموو ساڵەڵێن خۆزگەمان بەپار بەڵام وانی هەر ساڵەوە بێت هەمووچێژی تایبەتی هەبێت لە هەر ساڵە و ئێمە پلانی تایبەتمان هەبێت بۆی کە بتوانین ئەو ساڵەمان بە باشی تێپەڕێت ئەگەر ناخۆشیەکە بۆ لە ساڵی پێشومانە با ئێمە ئەم ساڵ پلانەکەمان بگۆڕین بە ئەم ساڵ هەوڵبێن ئەم ناخۆشیانەی کە هەبووە ئەو کارە ساتانەی بەسەرمانە هاتووە ئەو ناخۆشیانەی کە ڕووی داوە بە ئەم ساڵ ئێمە بە خۆشیەکان قەرەبووی بکەینەوە بەڵام ئەوەیە کە بڵێن ئەم ساڵ هات هیچ ناخۆشیێک نابین وەکو هەمیشە ئاڵێن هەتا وەکو ناخۆشیەکان نەبینین چێژی خۆشیەکان ناکەین هەمیشاڵێن ئەگەر نەخۆشی نەبینین چێژی لەشێکی ساخ و تەندروست ناکەین هەر بۆیە لەوەی کە پێویستە
پلانەکانمان بگۆڕین ژیانمان بگۆڕین و هەمیشەش هیوای بەختەوەری بۆ هەمووانە خوازین و بۆ خۆشمان لەگەڵیان هیوادارین کە تۆش و هاوڕێیان و بینەرانیشمان بگەن بە ئاواتەکانیان لە ساڵی 2025 ئەگەرچی لە ساڵی 2024 ئەو ئاواتانی کە هەیان بووە پێ نەگەشتبێتن یان کێشەیەک گرفتێکیان هەم بووی لە ساڵی 2024 بۆ ساڵی 2025 ساڵێکی باوەز لە خەونەکانمان نهێنین هەر هەوڵی بۆ بین ئەو خەونانە هەر بەدیەت ئەوە گرنگە کاگەرکان گەڕێ بەڕێزت دواتر کاک ئەحمەد باشە بۆ ساڵی 2025 بۆ بەرهەم بۆ تۆمارکردنی بەرهەمی خۆت چ پلانێکت هەیە؟ باسی پلانەکەمان کرد کە پێت خۆشە بەرهەمەکانت زیاتر بێت و ساڵی 2025 ساڵێکی پڕ بەرهەم بێت بەڵام بۆ بەرهەمی خۆت هیچ پلانێکت هەیە؟ بەرهەم تایبەت بە خۆت؟ بەڵێ بە تاکید تەسەورەکەم ساڵی 2025 بۆ من ینی ساڵێکی پڕ لە هونەر بێ ینی من هەتا ئێستا کە 2 ساڵ لەوەتای چوومەتە کۆلێژ ینی من دەستم کردو بە کاری گۆرانی وتم ینی پێشتر گۆرانی منوتوە خاوەنی یەک بەرهەمی خۆمم ئیشەڵا بۆ ساڵی 2025 کە چەند پلانێکی باش ئامادەیە ئەتوانین بڵێن ئامادەیە بابمێنێ کەواتە سوپرایز بۆ ساڵی 2025 با بگەڕینەوە بۆ لای گروپی موزیک کاگەرکان ویستە پەیامەکە بگەێنی بەڵام نەمانهێش ئێستا پەیامەکە بگەێنە سەرەتا باینتان باش بیانی خۆت باشتر هیوای ساڵێکی تازە بۆ هەموو لایەکە خوازم هیوادارم لە 2025 هەچ کەسێک ئاواتێکی هەیە بۆی بێتە دی بەنسبەت منەوە 2024 ساڵێکی زۆر باش بوو بۆ من هیوادارین ساڵی 2025 زۆر باشتر بێت وڵا بەتەمام یعنی زیاد لە 24 باشتری بکەم کاسیر کە لە ئێستا هیوایەکی هەیە لەوەی کە 2025 باشە بەتەمی لەمانگی شەشەوە بیری لێکەم وەڵێمە بێ 25 لە 24 باشتر بێت کاتە تۆ 6 مانگە پلانێ بۆ داناوە وەڵا هیوادارین زۆر سپاس دەستان خۆش بێت با بچینە لای بەرهەمێکی تری کاگەحمەد بەرهەمی دووەمان چییە؟ بەرهەمی دووەمیشمان هەری مامۆسا نەجمەدینی غوڵامیە بەهارە بلور بە خوشحاڵیەوە فەرموو هاوڕێیانە گەنامەتەوە
دینوان تام و تاریشی عزیزکم لا گلشن بوان تام و تاریشی عزیزکم لا گلشن بوان داشت و چه دستان خوش بێت دەنگە هەر خۆش بێت دەستان خۆش بێت پەنجەتان هەر ڕەنگین بێ دەستان خۆش بێت کاک ڕێباز زینە 2024 چۆن تێپەڕیوە مایکەکەمە هیچ کێشەی نییە یاڵە کاک هێدی با بزانین 2024 ساڵێکی چۆن بوو باش خراپ سڵاتان لێ بێ بەینتان باش بەیانی باش زۆر سپاس من هیچ ساڵێکم بەلاوە ناخۆش نەبوو سەراحەتەن هەموو ساڵێکیش جوانی خۆی هەیە ئێستاتیکای خۆی هەیە و بۆ ساڵی ئایندەش کاڵین خۆزگەم بەپار لەوانەیە پار ساڵ کۆمەڵە یادگاری وا جوانی تیا بوو بێت هەمیشە بەڵێن وزەیەکی ئەرێنیمان تیا بوو بێت سپاس بۆ خوا وەک هەموو ساڵەکانی تر جگە لە ساڵی کرۆنا ئەو هەموو دێ ساڵێکی شوم بوو بۆ هەمووی بۆ تەواوی ساڵێکی خۆشیش بوو لەوەی کاتی باشمان نەبوو لە ماڵەوە بۆ خوێندنەوە بۆ زۆر ساڵێکی باشش بوو بۆ ژینگە بێگومان ئەوەیشەکە لە خاڵە گرنگەکان دەستە خۆش بێ بێگومان ئەم ساڵێکی زۆر خۆش و جیاواز بوو بۆ من لە ساڵانی تر هیوادارم ساڵی ئایندەش نەک تەنها بۆ من بۆ تەواوی گەلی کورد ساڵێکی جیاواز بێ ئینشاءڵڵا تر خۆری کورد لە خۆر ئاوا هەڵبێت هیوادارین کاکە من قسەیەکم نەماوە سپاس خۆش بێت کاگەیات ساڵی 2024 چۆن بوو و پلانت چییە بۆ ساڵی 2025 و هیواداری کە ساڵی 2025 بە تایبەت بۆ تۆ چۆن بێت ساڵێکی باش و هیوادارم ساڵی نوێ بۆ تەواوی کوردستان ساڵێکی باش بێت و هەر لە خۆشی و شادیا بژین دەستێ خۆش بێت هیواداری ساڵی 2025 ساڵێکی زۆر باش بێ بۆتان وەکو کاک هێدی ئاماژەی پێکرد لەوەی کە ئێمە خۆمان نەتوانین ساڵەکان خۆشی و ناخۆشی بکەین و لەوەی کە چۆن دەست پێ بکەین و بمانە بە چه ئەنێرجێکەوە دەست بۆ ساڵە بکەین دەستەکانتان خۆش بێت